مامۆستا عیسا من نمونەیەک باس دەکەم زۆر بە وردی بابیری لێ بکەینەوە. یاریزانێکی وەکو مێسی یا ڕۆناڵدۆ کاتێکە یاریەک بدۆڕێنێت چیەکە بە بەرچاوی ئەو عالەمەوە دەسەکا بە گریان باشە یەک یاری دۆڕانەوە. ئایا ئەم کەسە چی هەیە لە دنیا؟ هەموو شتێکی هەیە. ئەین تۆ تەسەورکەن بەسیترین سیارە کە ئەتوانێت بیکڕێبایی $1,000,000 $2,000,000 بێ، ئەتوانێت هەموو ژیانی لە ئۆتێلی 5 ئەستێرا بەرێتە سەر، ئەتوانێت کوێ خۆشە بڕوا. ئەسڵەن لە مناڵێکی بچووکەوە تا سەرۆکی وڵاتێک پێشوازی لێ ئەکاوە خۆخوایان ڕسمێکی لەگەڵا بگرن. ئەم کەسە هەموو شتێکی هەیە یەک یاری ئەدۆڕێنە دەسەکا بە گریان. ئەمە پێڵن شعور. مرۆڤی وا هەیە هەموو ژیانی دۆڕانوە بەبای خەیاڵیان نایەت. من جاری وایە لەگەڵ گەنجێکا قسەکەم هەموو شتەکانی ژیانی دۆڕانوە بەڵام کاتەکانیش یەکوژێ و بیریش ناکاتەوە. من زۆر بەمە خەفەتە خۆم. زۆر جا بە قوتابیەکانم ئەڵێم ئەبێ چۆن یاریەکی دۆڕانوە ئەگری ئەی باشە تۆ هیچت نەبێ لەم ژیانە باشە نەمەعریفەیەکت هەبێ نە تێگەشتنێکت هەبێ نەباری داراییت باش بێ نەباری تەندروستیت باش بێ نە پێگەی کۆمەڵایەتیت باش بێ واش بزانی طەبیعیە ئەوە سستی شعورە مامۆس بەڵێ بەدڵنیاییەوە هیچ کات ئاسایی نییە هیچ کات ئاسایی نییە مرۆڤێک ژیانی خراپ بێ ناخۆش بێ بڵێ قەینا من بە بەشی خوا ڕازیم خوای گەورە وای نەوتوە سەبر ئەوە نییە کات بکوژین و بوەسین بە دیار ناڕەحەتیەکانەوە سەبر ئەوەیە کە تۆ لەسەر هەوڵدانەکەت بەردەوام بی. من دوێنێ بە خزمەتی مامۆستایە گەشتم کە ساڵانێکی زۆر لە ناو تەئەمول و دیراسەیە وتم مامۆستا سەبر وەستانە بە دیار ناڕەحەتیەکەوە کە کاتەکە بڕوا زۆر بە جوانی ڕوونی کردەوە نا وتی تو هەوڵی سەبر ئەوەیە کە کۆسپەکان ئێنە بەردەم تو هەر هەوڵی سەبر ئەوەیە کە ناڕەحەتیەکان زیادەکەن و تۆ هەر هەوڵی ئەجینا ئەوە سەبری پێ ناڵێن